نەبێ باشوور لەگەڵتان دەبێت ڕۆژئاوا خەمتان نەبێ باشوور لەگەڵتان نەبێ هەمومان وەک ڕابردوو پشتیوانی مادی و معنەوی ڕۆژئاوا بکەین هاوکات داخستنی سنوور لە ڕووی ڕۆژئاوای کوردستانە گەلی کورد هەموو یەکین و ڕۆژئاوا و باشوور هیچ جیاوازیەک نییە لە نێوانماندا ئامانجمان ئەوەیە کە دەستی توندوتیژی نەشکێتەوە بە سەرگەلانی کورد کە لەوێن لە ڕۆژاوان و زیاتر پاراستنی ژنان و منداڵان چکە ئێمە ئەزانین لە هەموو جیهان کە شەڕە بێ ژنان و منداڵان زەرمەندی یەکەمن بۆیە ئێمە وەکو ژنانی باشوور داوا ئەەکەین کە زیاتر پارێزراوتر بن لەلایەن نەتەوە گرتوەکان بێت لەلایەن ئەو ئەمن و ئەوانەی لەوێن کە بتوان ژنان و منداڵان بپارێزن و هیچ کە نەبنە قوربانی دەستی ئەم چەتانە. ئێمە وەکو کەمپینی ژنانی باشوور لە شاری سلێمانی هەڵساین بە ئەنجامدانی ئەم ڕێپێوانە بە مەبەستی فشارخستنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کردنەوەی سنووری سێمەڵکا بەڕووی ناردنی هاوکاری بۆ کوردانی ڕۆژئاوا چونکە بەڕاستی ئێمە هەمومان کوردین ئەم ڕێپێوانە بۆ هەمومانی ئەەکەین کەس بۆ کەسی ناکە هەموو بۆ هەموو کوردی ئەەکەین چونکە ئێمە هەڵوێستێکی نیشتیمانیە ئەینوێنین وەکو بەرپرسیارەتێکی نەتەوەیی لەسەرمان کە ڕوبەڕووی ئەو نەهامەتیانەی کوردانی ڕۆژئاوا ببینەوە ئێستا ئەبینین کە خەڵکی ڕۆژئاوا لە چ مەینەتی و لە چ ئاوارەبوون و دەربەدەربوونیەکەین بۆیە ئێمە وەکو ئەم کەمپینە ئامانجمان کردنەوەی سنووری سێمەڵکایە چونکە بەڕاستی ئەو سنوورە کراوەتەوە تەنها بۆ هاوکاریانی کە ئەگا بە کوردانی ڕۆژئاوا ڕێک نادرێ ئەو یارمەتیانە بگرێت بە کوردانی ڕۆژئاوا.